ئەمانە پیانەڵێن ترسیەوەتان نەبێ کاتێک کە ئاوڵەکانتان بۆ لابن، زۆر ئاساییە. سەبارەت بە لابردنی ئاڵۆکان بەڕاستی پێیوەست نییە بە تەمەنی نەخۆشەکەوانێ، ئەگەر چی ئەم نیشتەرگەریە زیاتر لە مناڵەکانە ئەنجامەدرێ. بەڵام ئایا گەورەکان وەکو هەندێکیان زۆرێک لەوانی کە تووشی هەوکردنی درێژخایەنی ئاڵوەکانە بن، یاخود ئاڵوەکانیان یەکێکیان گەورە یەکێکیان بچووکە، یاخود لەو ئاڵوانی کە لە تەمەنی گەورە ترسی ئەوەی لێ ئەکرێت کە خوان خواستە جۆرێک لە شێرپەنجێ بێ، یاخود ئەو ئاڵوانی کە نەخۆشەکە زۆر جار کێشەی ئەوەی هەیە بۆنی دەمی بۆ دروستەکە و یاخود جاروای بەردی ناو لەو زێتێنەکانی دروستەکە. ئەمانە پیانەڵێن ترسیەوەتان نەبێ کاتێک کە ئاوڵەکانتان بۆ لابن، زۆر ئاساییە، هیچ کێشێکی واتان بۆ دروست ناکە، هەروەکو لابردنی ئاڵوە لە کەسەکانی تری تەمەنی مناڵی. لەبەرەوە زۆر نیگەرانی ئەوە نەبن کە لەوانەیە مزاعفات با بڵین دروستکە بۆ ئەمەلیاتەکە. زۆر ئاساییە توانی دابری بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەکی تەندروستیش بۆ دروستکە. سمارت وەرچەرخانە.